ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن. دەواازە بوون و ژیان و جیهانی زیندەوەران و لە ناو هەموو ئەمانەشدا مرۆڤ چەندەها لایەنی جۆرا و جۆریان هەیە کە بوون بە بناغەی زانستە جیاوازەکان. ئەگەر تەنها مرۆڤ وەربگرین ڕوبەڕووی چەندەها زانستی وەک شێوەناسی، مارفۆلۆژی و کارئەندامناسی، فیزیۆلۆژی و دەروونناسی، پیسکۆلۆژی و کۆمەڵناسی و سۆسیۆلۆژی و پزیشکی و پەروەردەناسی، پێداگۆژی و هاوشێوەکانیان دەبینەوە. هەر یەکێک لەمانە بابەتی تایبەت بە خۆیان هەیە و هەموو بابەتێکیش پسپۆری خۆیی هەیە. بەڵام ئەوەندە هەیە پسپۆر یەک نییە کە تێگرای گردون و زیندەوەران و تەنانەت ئادەمیزاد بەگشتی بگرێتەوە. هەر بۆیە بە یارمەتی ئەم زانستە تایبەتیانە ناتوانرێت کێشەکانی پەیوەندیدار بە بوون و ئادەمیزاد چارەسەر بکرێن و بێگومان ناتوانرێت شتێکی کۆتایی و یەکلاییش لەسەر زانستەکان بوترێت. بۆ ئەوەی بەهۆی ئەم زانستانەوە لە مرۆڤ تێبگەین و تەکنەلۆژیای مرۆیی بێتە مەیدان، پێویست بە شعورێکی گشتگیری وا دەکا کە زانیاری گشتگیر و بیری گشتی و سنتێزی یەکپارچە بەرهەم بهێنێت و پێویست بە سەنتەری پێشکەوتووی وا دەکات کە ئەم ڕۆژگارە بەسەر جەم پێداویستی و داخوازیەکانیەوە لە باوەش بگرێت. لام وایە لە ساڵانی داهاتوودا لەم بارەیەوە کتێبی زۆر دەنووسرێن و چەندەها بیرۆکەی بێشماری بەدیل دەخرێتە گۆڕێ و دنیایەک سەنتەری زانستی دێنە پێشەوە و ئەم گۆشەنیگایە زیاتر بەهێز دەکەن. ئیدی ئەو کات هەندێک لە زانایانی بەختەوەری بواری زانست و بیرکردنەوە سەر لە نوێ سەرنجامی بوون دەنووسنەوە و هەموو شتێک بە تایبەت زیندەوەران لەم نێوەندەشدا جارێکی دیکە مرۆڤ دەدۆزنەوە و ڕاستیەکانی نێوقوڵاییەکانی ئادەمیزاد دەردەخەن و سەبارەت بەو بابەتانەی کە کەرەستەی زانستەکانن دەتوانن شتانی ڕوونتر بڵێن. دەتوانین بڵین لەمڕۆدا بە جۆرێک لە تاقیگە مۆدێرنەکاندا لێکۆڵینەوە لەسەر زیندەوەران دەکرێت و دەناسرێن کە پێشتر نەبینراوە و وێنەی نییە. مادە و گەرد و خانە تا ئەندازەیەکی زۆر و لەگەشت لایەنێکەوە بوون بە شتانی زانرا و بینرا و شکل و ئەندازەی ئەو شلە و پارچە هەرە بچووکانەی کە دەچنە نێو پێکاتەی خانەکانەوە لە سایەی تیشتی سینیدا خراونەتە پێشچاوان و دیسان لە هەندێک لە تاقیگە مۆدێرن و سەنتەرەکانی توێژینەوەدا پارچەوردەکانی گەوهەری پڕۆتین کە دەگونجێت بە زەبەلاح ناوزەت بکرێن و ئەو ئەنزیمانەش کە ئەم پارچانە بە یەکترەوە دەنووسێنن یان پارچە پارچەیان دەکەن تا ئەندازەیەکی دیاریکرا و ڕوون بوونەتەوە. هەروەها یاسای پەیوەندی نێوان خانە و شانەکان بە ناوەندەکانی نێوانیانەوە و شلەکانی وەک خوێن و زرا و پەیوەندیان بە دەوروبەریانەوە و پەیوەندی ماددە کیمیاییەکان بە جەستە و شعورەوە ئەگەر بە شێوەیەکی گوێرەیش بێت ڕۆشن بووەتەوە. سەرەڕای ئەم پێشکەوتنانەی بواری زانست کە شایانی ستایشن بە تایبەتی لە تورکیادا و لە سەردەمی تەنزیماتەوە هەتا ئێستا بە وێنەی بوارەکانی دیکەشمان ناتوانرێت بوترێت ناوەند و دامەزراوە زانستیەکان هەمان پێشکەوتنیان بەخۆوە دیوە. قۆناغێکی لەم جۆرە کە تێیدا لە بری لێکۆڵینەوە و بە دوواداچوون و ڕۆشنکردنەوە لاساییەکی کوێرانە و چاودێکەریەکی هەرزان بەها شوێنی بیری زانستی گرتووەتەوە لەلایەن نەوەکانی داهاتووەوە هاوڕێ لەگەڵ داخ و خەفەتدا یادی دەکرێتەوە. چونکە لەم قۆناغەدا بوون وەکو فەوزایەک پیشان دراوە و شتان و ڕووداوەکان وەکو خۆڵ و خاشاکی بەردەم ڕەشەبای ڕێککەوت قبول کراون و زیندەوەران وەکو پارویەکی سادە لە نێو ددانە بێبەزەییەکانی هەڵبژارنی سروشتیدا بینراون و ئادەمیزادیش دۆخی بینەرێکی بەدبەختی لەم مەیدانی مەرگەدا پێڕەوا بینراوە. بینەرێکی بەدبەختی وە کە مەحکوم کراوە بە ژیان و بینین و بیستنی هەموو ئەو شتە تاڵانەی کە لە دەوروبەری ڕوودەدەن. بەڵام کاتێک لە گۆشەنیگایەکی جیاوازەوە تەماشا دەکرێت ئەوە حەقیقەتە کە هەموو پارچەیەکی بوون هاریکاری و بەدەمیەکەوە چوون و ڕێسا و یاسا و ڕێک و پێچی لێدەچێت. هەموو شتێک بە گوێرەی ئامانجێک و مەبەستێکی دیاریکرا و نەخشەی بۆ چێشراوە و هەموو شتێک بە وێنەی کتێب و پێشانگایەکی کامڵ و ناوازە دەدرەوشێتەوە و ژیریەکان دووچاری سەرسامی دەکات. لێرەدا ناتوانین بە تەواوی ئەم گۆشەنیگا هەڵەیە بخەینە بەرڕەخنە و لە هۆکارەکانی بکۆڵینەوە. ئەوەندە هەیە دەستخستنە سەر هەندێک خاڵ سوودی تێدایە. سەرەتا سەردەمێکی دیاریکرا و تاقیگەکانمان هێندە خەسێندان و لە خولگەیەکدا قەتیسکران کە بەداخەوە پڕبوون لە زانستچی
ئەم دەستەواژەیە بە ئەنقەز لە جێگەی زانا بەکاردەهێنم، وەها کە هەمیشە کەوتنە شوێن چۆنەکان و هەرگیز لایەن لە بۆچیەکان نەکردەوە. ئەو خوێندکارانەی کە سیستەمی پەروەردەکەمان، ئەو سیستەمەی کە نەکار ناهێڵێت پرسیاری بۆچی و چێ بکرێت، بەڵکو وەڵامی چۆنیش ناداتەوە، لەوانە و تاقیگەکانیدا هەتا ئێستا پەروەردەی کردوون چەند بیرمەند و زانای لەسەر ئاستی جیهان پێگەیاندووە. بەڵێ، چەند زانای وامان پێگەیاندووە کە هەڵەی زانا ڕۆژئاواییەکانی خستووەتە ڕوو. بۆ نمونە، لایەنە ناتەواو و هەڵە و شێوێنراوەکانی داریۆنیزمی دەستنیشان کردووە و بە گزارشکردن لەوەی ئەویش وەک هەر تیۆریەکی دی شایەنی ڕەخنە و گفتوگۆیە ئازایەتی نیشانداوە و تێبینی مرۆڤ بەڕێزترین بەدیهێنراوەی تازە کردوێتەوە. بۆ نمونە، لە پاڵچا و مێشک و لوت و گوێ و کۆئەندامی هەناسە و هەرس و سووڕی خوێنی مرۆڤدا لەسەر بابەتەکانی وەک بیستن و بینین و هەستکردن و بەستنی پەیوەندی جۆراوجۆر لەگەڵ بووندا و تەنانەت ڕووکردن لەو دیوی پەردەی شتانیش کە ئەمانە تایبەتمەندی مرۆیین هەڵوێستەی کردووە و ئادەمیزادی لە چوارچێوەی ڕاستەقینەی خۆیدا ڕاوە کردووە. هەروەک ئەمانە نەکراون، هەمان جۆر زانست بە تایبەت لە بەرامبەر دینەوە وەکو تابۆیەکی لێکرا و کرا بە قوربانی گۆشەنیگای ئایدۆلۆجیەکان و لە ئەنجامیشدا نەیتوانی لە سنوورە ڕق و تەقەکانی ئەزموونگەری و تەنانەت ماددەگەری بێتە دەرەوە. بەداخەوە لە ئەنجامی ئەمەشدا لەمڕۆدا زانستی زیندەوەرناسی وەکو فەنتازیایەک وایە کە لەسەر چەند تیۆریەکی نەسەلمێنرا و جێگیر بووە. بێگومان دیارترینی ئەم تیۆریە فەنتازیایانەش تیۆری پەرەسەندنە. لە ڕاستیدا قسەکردن و نووسین لەسەر بابەتی پەرەسەندن کاری کەسێکی وەک من نییە کە سەرقاڵی بوارێکی جیاوازە، بەڵام هەتا ئەو کاتەی کە زانایەکی جینەکان و زانایەکی بواری کیمیای زیندەیی و بەبەردبووناسێک و زانایەکی ئاینی کە لە دیوەدینیەکەی ئەم بابەتە بکۆڵێتەوە لەسەر ئاستی تورکیا و تەنانەت ئەگەر پێویستی کرد لەسەر ئاستی هەموو جیهان لەم بابەتە نەکۆڵنەوە کە ماوەیەکی دوور و درێژە لە ناوەندە زانستیەکاندا مشتومڕی لەبارەوە دەکرێت و ڕاستیەکەی نەخەنە ڕوو، ئەوا کەسانی وەکو من لە بەرخاتری حەق بەردەوامی بە قسەی خۆیان دەدەن. ئەمڕۆ ئەم بابەتە لەلایەن زۆرێکەوە بە ناوی زانستەوە وەکو دۆگمایەک بەتوندی و لەو دی و سنووری هەموو ئایدۆلۆجیاکانیشەوە پاڵپشتی لێ دەکرێت و تەنانەت مشتومڕیش دەربارەی وەکو تاوانێک تەماشا دەکرێت. جگە لەمە لەلایەکدا خۆ زانایانی ئاینی وامان هەیە کە بتوانن مشتومڕ لەسەر ئەم بابەتە بکەن یان نا. لەلایەکی دیکەوە ئەوەش حەقیقەتێکی تاڵە کە سیستەمی زانکۆ و کۆلێژە ئاینیەکانمان زانستە مۆدێرن و ئەزمونیەکان هیچ نەبێت یاسا و دەستورە گشتیەکانیان لە خۆ ناگرن. لە زەمینەیەکی لەم جۆرەدا هەرچەندە زۆربەی ئەو بابەتانەی لێرەدا عارستانی دەکەم ناچنە چوارچێوەی ئەو شتانەوە کە زیاتر پێیانەوە سەرقاڵم، بەڵام لەبەر ئەوەی ئەم بابەتە وەکو دیوارێکی لێ هاتووە لە نێوان ئیمان و بێ ئیمانیدا، ئەوە بە ئەندازەی توانای تێگەیشتنم لێکۆڵینەوە لەسەری و پێشکەشکردنی بە ئەرک و لێپرسراویەتی سەرشانمی دەزانم و ئاگاداری ئەوەشم کە شانم داوەتە بەربارێکی وە کە ڕازبوونەوە لە ژێریدا زەحمەتە. لە بنەڕەتدا ئامانجی سەرەکی لە دەستبردن بۆ وەها کارێک بە ئومێدی ئەوەی پسپۆڕانی بنبەخشن، جگە لە هاندانی غیرەتی ئەوانەی شایان و شایستەی ئەم مەیدانن هیچی دیکە نییە. ئارەزوم وایە کە ئەوان ئەم کۆڵە هەڵبگرن و ڕاستی ئەم بابەتە بە تەواوەتی بۆ ئەو نەوانەمان ڕوون بکرێتەوە کە ماوەی سەدەیەکە پاشقوڵ لە زیهنیان دەگیرێت و ئیمانیان لێدەدزرێت. پێویستە دام بەوەدا بنێم هەمیشە باسکردنی ئەو دەستورە بنەڕەتیانەی ئیسلام کە باوەڕم پێیانە و جۆش و خرۆشیان لە دڵمدا هەڵدەگرم هەڵدەبژێرم بەسەر سەرقاڵبوون بەم جۆرە بابەتانەوە و لەبری ئەمە حەزم دەکرد تایبەتمەندیەکانی ئەو نەوەیە باس بکەم کە مرۆڤایەتی ڕزگار دەکات. من لەو باوەڕەدام کە وەسفکردنی خەسڵەتە ئەرێنیەکان هەیەجانی دڵانی باوەڕدار زیاتر دەهێنێتە جۆش، بەڵام لەبەر ئەوەی زۆر کەسی وەک خوێندەوار و نەخوێندەوار و خوێندکاری زانکۆ و دەرەوەی زانکۆ و تەنانەت لەبەر ئەوەی هەندێک مامۆستای ئاینی و زاناکانیشمان لە بابەتی بەدیهاتندا شتانێکیان وتووە کە پێچەوانەی دەقەت جێگیرەکانی قورئانی پیرۆزە و پەیوەندی ڕاستە و خۆیان بە عەقیدەوە هەیە،
بە جۆرێک گوێبیستی ڕای هەندێک کەس دەبین کە گوایە دەکرێت جۆرێک لێ خستن هەبێت لە نێوان داریونیزم و ئاەتەکانی قورئانی پیرۆز و ئەو لەعل و گەوهرانەی کە لە لێوی پێغەمبەری خواوە دەرکەوتون. بەڵێ بە دیتنی شتانی لەم جۆرە بەڕاستی سرم سوڕ دەمێنێت. زانای پایەبەرز حسێن جیسری کە ڕێزێکی زۆری هەیە لام کاتێک سەدەیەک پێش ئێستا سەبارەت بەم بابەتە ڕوبەڕووی پرسیارێک بووەوە وتی ئەم بابەتە هێشتا تیۆریە، بەڵام ئەگەر لە داهاتوودا بە بەڵگەی زانستی چەسپێندا ئەو کات ئێمە لەگەڵ ئاەتەکانی قورئاندا دەیگونجێنین. چەند ڕێزی ئەم زانا گەورەیەش بگرم، هێشتا ناتوانم لەم بابەتەدا هاوبەشی قەناعەتی ئەو کەسانێک بم کە وەکو ئەو بیر دەکەنەوە، چونکە بیرۆکەکانی داروین لەسەر پەرەسەندن و تیۆری پەرەسەندن هەرگیز ناتوانێت لەگەڵ ئاەتەکانی قورئاندا یەک بخرێن، چونکە ئەو ژیان بە دەرەنجامی ڕێکەوت ئاسای هەڕەمەچیانەی کۆمەڵێک هۆکار ڕاوە دەکات. ئەمە لە حاڵێکدا کە ژیاندن و مراندن دوو کاری تایبەت بەخوان. ئەگەر هەردووچیان لە ڕووی سەرەتاوە هەندێک هۆکاریان هەبێ، ئەوە لە ڕووی ئەنجامەوە بە تایبەت ژیان بە تەواوەتی لەسەر و هۆکارەکانەوەن. بەخشینی ژیان لەلایەن خوای گەورەوە کردارێکی وایە کە بێ پەردە ڕوودەدات و وابەستەی هیچ هۆکارێک نییە. اینجا لەبەر ئەوەی ژیان بە هیچ یەکێک لە هۆکارە مادیەکان ڕاوە ناکرێت، ئەوانە داروینیزم حەقیقەتێکە لەو دیوی تیۆریەوە و نە لەگەڵ ئاەتەکانی قورئان و فەرموودە پیرۆزەکانیشدا یەک دەکەوێت. یەکێکی دیکە لەو هۆکارانەی کەوای لێکردم دەست بۆ وەها بابەتێک درێژ بکەم ئەمەیە: هەرگیز ناتوانرێت داروینیزم بە داروین و لامارچیشەوە بکرێت بە ماڵی تاکە کەسێک. جگەلەوەی کە لە سەدەی پێشوودا ئەم بابەتە خراوەتە مەیدان، لەم چەرخەی خۆشماندا نیۆداروینیستەکان هەن کە لە پێناو سەلماندنی پەرەسەندن و پشتگیریکردن لە داروین و دۆزینەوەی دارشەق بۆی تیۆری دیکەدا دەهێن و کاتێکی ژێچێک لەمانە نایگرێت دانەیەکی تر پێشنیار دەکەن. بەداخەوە ئەم تیۆریە کە نەسەلمێنراوە و ناشتوانرێت بسەلمێنرێت هەر لە قوتابخانە و دوانەوەندیەکانەوە هەتا زانکۆ و سەرجەم دامەزراوەکانی پەروەردە و فێرکردندا وەکو ڕاستیشی زانستی سەلمێنرا و دەوترێتەوە. لێرەدا حەز دەکەم ئەگەرچی پەیوەندی ڕاستەوخۆی بە باسەکەشەوە نییە، ئاواتێک و نزایەکم لە خوای گەورە ئاشکرا بکەم. پشت بەخوا نەوە پیرۆزەکانی داهاتوو ئەم بابەتەش وەکو گشت بابەتەکانی دیکە بە هەموو لایەنەکانیەوە دەخەنە ڕوو، هەم ناوەندەکانی خوێندن و هەم ناوەندە زانستیەکان بە تیۆرگەلێکی لەم جۆرەوە کە سەلماندنیان مەحاڵە سەرقاڵ ناکەن. جگە لەمە بە تایبەتی لە سەدەی بیستەمدا کەسانێکیش هەبوون کە بە ئامانجی سەلماندنی پەرەسەندن لە ڕێگەی بازدانەوە ئەم تیۆریەیان بردووەتە نێو تاقیگەکانەوە. لەبەر ئەوە نیازمان وایە بابەتەکە لە چوارچێوەی چەند بەشێکی وەک داروینیستەکان، نیۆداروینیستەکان، لایەنگرانی بازدان، لە کۆتاییشدا بڕیارە مەحکەمەکانی قورئان لەسەر بەدیهاتن و هەروەها گفتارە نەگۆڕەکانی پێغەمبەری خوا دەربارەی بەدیهاتن کە لە کتێبە سەحیحەکانی فەرموودەدا هاتوون تاوتوێ بکەین.